سەرەتا بەخێراتی کەناڵەکانتان دەکەین. بەڵێ لە ڕاستە ئێمە بۆی ماندووبوونێک زۆر کەوا توانیمان ئەم سێ خاڵش بەدەست بین ناوێرگای خۆمان کەوا لە جەولەی ئاخرەمینە زۆر گرنگەکەوە لە بینی جەولەکانە تۆ هەر لە سەدارە بمێنیتەوە. سپاس بۆ خوا، سپاس بۆ کارگەریانە و ڕاهێنەران و کادی تدریبی دەکەین. سپاس بەڵێ بەڵێ زۆر ڕازی بووم. بەڵێ بە تاکیدی مە فەرەکەش دەتوانین ببینە پاڵاوانی دەوریش. وڵای یاریەکەم باش کرد شەوتەوە فريق ما زور باش بو مستوى باش بو هجمه هبو بس مهاجمي موافق نبو اما زور جاشنا جول اما زور هندريني باشتي باحتراماتي بو يعني شوط كم زور باش بوين بس شوط دو هاد نخاري يعني 10 دقيقه اول حتى شوط دو اما باش بون بس باش نيجي اما تراجع كر يعني اما جول دخوي اما جول دخار يعني دزاني هجمه جبرنو او انا جولي نكر يعني اورو مهاجمي موافق نبو فريق باش نبو ان شاء الله بمرحله دوام باش تربيت بيننا في الدوري ده ان شاء الله.